سڵاوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن. لەم ڤیدیۆشدا باسی بەشێکی بەرگی یەکەمی کتێبەکە دەکەین و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکا. دوای ئەوەی لە پڕ جەڕەسی تەلەفۆنەکەم لێیدا بینیم کاک موستەفا بوو. کاک موستەفا وتی: کاک ماکوان لە بەردەم دەرگای ماڵتان وەستاوین، تکایە دەرگاکەمان بۆ بکەرەوە. خێراسوم و دەرگاکەم کردەوە و بینیم کاک موستەفا و سەیران خان و ئازیز و هێرۆ و ئاواز و هاوسەرەکەی کاک بەختیار بوون. هاتنە ماڵەوە و دوای چۆنی و چاکی کەمێکی پێچوو. لە ماڵی مندا ئەو هەموو کتێب و قورئان و بەرماڵ و هەڵواسینی ئاەتەیان بینی. یەکسەر هێرۆ قیژاندی و منیش دەرگا و پەنجەرەم داخست و وتم بۆ خاتری خودا بیگرن نەکو یەکێکی تر شکات بکە. ئازیز دەستی کرد بە گریان و ئاواز و کاک موستەفا و سەیران خان توند گرت بوویان. عەلی بەتانیەک بێنە و دای پۆشە با لەشی بە دیار نەکەوێ. عەلی چووە پێشەوە و تۆزە قورئانی خوێند و بانگی کرد لە جنۆکەکە، بەڵام هیچ دەنگێک نەبوو. بە منی وت ئەمە درۆزنە و هیچی تێدا نییە، بەڵام نازانم بۆچی وا دەکا. بەڵام پێی نەوت کەذاب، بەڵکو وتی نەساب، ئەویش بۆ ئەوی خێزانەکەی تێنەگەن. ماکوان: ئەی عەلی مادامم ئافرەتە بۆچی وا دەکا؟ عەلی: پەلەمەکە ئێستا چارەی دەردەکەی ئەکەم. ماکوان: بەسکین دەڵێن چی بە کوردی؟ ماکوان: پێی دەڵێن چەقۆ. عەلی: ماکوان چەقۆیەکم بۆ بێنە. هەرکە باسی چەقۆ کرا هێرۆ ڕۆحی تیا هاتەوە. ئەم شەو شەوی 1001 شەوەیە و هێرۆ دەستی کرد بە قیژە قیژ و هەمومان ترسمان لێنیش. دوای ئەوەی عەلی هەستی کرد ڕاز نییە، ئاگاداری کردمەوە و ترساندی بەوەی کە چەقۆیەکی بۆ بەرین. هێرۆ هەستایەوە و دانیشت و ئاومان بۆی هێنا و ڕەوشەکە ئارام بۆیەوە. سەیران خان: هێرۆ ئەوە چی بوو؟ هێرۆ: نازام ئەو حاڵەتە چی بوو بەسەرم هات. ماکوانش دەڵێ: خۆمە من پێڕان نەگیرە، ڕاستە خۆ پێیان نەموت. هێرۆ خان تۆ درۆ دەکەی، لە ژیانمدا کێشەیەکم هەیە، وەکو هەندێک کەس نیم بتوانم موجامەلە بکەم، بۆیە لە ژیانشمدا زۆر زەرەری لێداوم. ئەوەی درۆزن بێت لای من درۆزنە و پێویستی بە تەریقکردنەوەیە. ناتوانم بڵێم هەڵت کردیان ڕاستن نەکرد، بەڵکو ڕاستە خۆ وتم. هێرۆ تۆ درۆت کرد بۆ خۆت بوراندەوە. ئەمووی زیاتر بڵێم، بەڵام لەبەر ئەوەی ماڵی خۆم بوو زۆر لەسەری نەڕۆشتم. بەڵام ئاگام لێبوو کاک موستەفا ڕەنگی تێکسوو و هەروەها سەیرێکی خێزانی کرد و هەستم بە ناڕەحەتی ئەو دەکرد. بۆ حورمەتی ئەو باسەکەم گۆڕی و دانیشتمەوە. کاک موستەفا و عەلی کەوتبوونە قسە و بە نەرویجی باسی دینی بۆ دەکرد. منیش زۆرم پێخۆش بوو. دواتر سەیران خان هاتە لای من بۆ چێشخانەکە لە کاتێکدا خەریکی ئامادەکردنی چای بووم. سەیران خان: ماکوان ئەو وەزعەت چی بوو لە ماڵی ئێمە ڕوویدا؟ بۆچی وامان لێ هات؟ تازە من ناوێرم بسمەوە ئەو ماڵی خۆمان. هێرۆژ هات بۆ لای من و سەیران خان لەسەر مێزی نان خواردنەکە دانیشت. ئازیز و باوکیشی گویان بۆ عەلی گرتبوو لە ژووری دانیشتنەکە. ماکوان: سەیران خان جەنابەت لە کوردستان ڕۆشتووی بۆ لای ساحیر و جادوباز و بەو سیحرانە ماڵی خۆتت وێران کردووە و خۆت تاوانبار کردووە، ماڵەکەشت کردووە بە کەلاوەی شەیتان و جنۆکە. سەیران خان: جا ماکوان گیان، ئەوەی من ڕۆشتم بۆ لای بە حیساب موسڵمان و شێخ و پیاو چاک بوو، هەروەها قورئانیشی لابوو.
ئەوەی تۆ باسی دەکەی زۆر بەلامەوە سەیرە. ماکوان: سەیران خان، ئەوانە هیچیان موسڵمان نین و زەلیلی دەستی شەیتان و موشریک و کافرەکانن. ئەوانە چوونەتە ناو دەوڵەتی شەیتانەوە و بە ناوی ئاینەوە دینی خودای گەورە دەفرۆشن و پارە لە خەڵکی وەردەگرن و ماڵی خەڵکی وێران دەکەن. ئەی خۆت بۆچی لە خوددان نەپاڕایتەوە و نزای خێرت بۆ خۆت و منداڵەکان و هاوسەرەکەشت نەکرد؟ سەیران: دەی پیاوی چاک هەر هەبووە. ماکوان: بەدڵنیاییەوە پیاوی چاک هەر هەبووە، بەڵام ئەوانە پیاو خراپن و بەرگی پیاو چاکیان پۆشیوە. ئەوە بزانە ئەوانە بە ناوی خودا و ئاینی خوداوە دوکان و بازاڕیان داناوە، دڵنیا بە درۆ دەکەن، چونکە خودای گەورە ئاینی ئیسلامی بۆ هەمومان ناردووە و ئەوەی من دەیزانم تۆش دەتوانیت بیزانی. دینی خودای گەورە نافرۆشتێ بە دوعا و نوشتە. ئەو نوشە و دوعایانی کە دەیکەن بەس سەرەتاکەی بە ناوی خوداوەیە و بسم الله دەکەن، ئەگەرنا ناوەڕۆکەکەی هەمووی جنێودانە بە خودای پەروەردگار و بەرز ڕاگرتنی جنۆکە و شەیتانەکانە و هەمووی تەلیسمە بۆ ئاژاوە نانەوە لە ماڵەکاندا. سەیران خان: ئەی ئێستا چی بکەین کاک ماکوان؟ ماکوان: سوپاس بۆ خوددا کە گەیشتون بە حەق و بە دوای ڕاستیەکاندا دەگەڕێن. ئەمە بۆ خۆی دڵخۆشکەرە. ئەگەر بەم کوڕی خۆت دەڵێی چی بکەم و بە قسەم دەکەی، ئەوە من پێت دەڵێم کە چی بکەی. جارێ ئەم چایە بخۆرەوە و با بچینە لای ئەوان دابنیشین. ئێستا قسەت بۆ دەکەم. سەیران خان وتی: چایەکە بدە بە من دایدەنێم. ماکوان: فەرموو. هێرۆ: ئەزانی کاک ماکوان خۆ بورانەوە کەم درۆ بوو؟ ئێوە ڕاستتان کرد، بەڵام ویستم بزانم ڕازگۆن یان لە خۆتانەوە قسە دەکەن و چاواشەکاری دەکەن. زۆر داوای لێبوردن دەکەم. هەستم کرد کە ئازیز و سەیران وایان کرد درۆیان دەکرد، بەڵام ڕاستی دەوێ من نە بڕوان بە جنۆکەیە و نە بڕوان بە خودایە و نە بڕوان بە شەیتانە و بڕوان بە هیچ ئاینێک نییە. ماکوان: واتە کە کێشاوتە بە ئۆتۆمبیلەکەمدا ئەوە تۆڵەیە؟ هێرۆ: نابەخوا ئەوە هیچ پەیوەندی نییە بەوەوە، ئەوە ڕێکەوت بوو. دەمەوێت تۆڵت لێ بکەمەوە بەوەی بە هەر شێوەیەک بووە تۆ بچووک بکەمەوە و لە بەرچاوی هاوسەرەکەی پێشووترمدا بیسەلمێنم کە تۆ ئەوە نیت کە ئەو ناسیوتی. ماکوان: زاهێرۆ خۆ تۆ ئێستا وتت من بڕوان بە خودا نییە، ئیتر چۆن ئەم سوێندە دەخۆی؟ بە هەر حاڵ خۆ من سەر ڕێگای قوتابخانەم لێ نەگرتوویت و داوای پەیوەندیم لێ نەکردووی، ئیتر بۆچی مێردەکەت و تۆ لەسەر من زیابوونەتەوە؟ من بڵێم چی، خۆ من هەر ناسم. پاشان تۆ ئازیز وتان سەرسامی توین و شاعیریت، من خۆم لێ ببوو بە نزار قەبانی لە بەرچاوی ئێوەدا، وا بەشان و باڵی مندا هەڵتان دەدا، وامزانی مەحووی شعری لە من وەرگرتووە و ئێستاش تۆڵم لێ دەکەیتەوە. هێرۆ: نا، بەم شێوەیە نییە کە تۆ بیری لێ دەکەیتەوە، بەڵکو دەمویست خۆم لە تۆ نزیک بکەمەوە بۆ ئەوەی هەر چۆنێک بێت بە شێوەیەک لە شێوەکان دەست تێکەڵ بکەین و بۆ سەروەری هاوسەرمی بسەلمێنم کە تۆ ڕازگۆ نیت، چونکە ئەو تۆی زۆر بە ڕازگۆ دەزانی، من ژویستم بیسەلمێنم کە تۆ وانیت. ماکوان: ئەی هاوار تۆ خەتەر و ترسناکی، جا باشە گریما من لاواز بووم و ئەوەی تۆ ویستت بیکەیت ڕوویدا. من تاوانم چی بوو لەم نێوەندەدا کە ڕامەتی منت دەشکاند و ماڵ و منداڵیشت لێ دەکردم؟ ئایا ئەمە مرۆڤ دۆستیە؟ هێرۆ: ئای تۆ ئەزانی چ داخێکت کردووە بە دڵی مندا؟ ماکوان: نەخێر نازانم، بۆ کاک سەروەری هاوسەرت ئیسلامی بوو یاخود نا؟ هێرۆ: نا، بەڵام تۆ کردت بە ئیسلامی. ماکوان: چۆن؟ ئایا من دەیناسم؟ پەیوەندیمان هەبووە پێکەوە؟ هێرۆ: بەڵێ دەیناسیت، بەڵام بە ناوی سەروەر نایناسی، بەڵکو لە پاڵتاک ناوی توی مەلیک بوو. ماکوان: ڕاست دەکەی کاک توی مەلیکم دەناسی، بەڵام نەمدەزانی ئەوە هاوسەری تۆیە. بەڕاستی کوڕێکی بەڕێز بوو، من کە ناسیومە لە پاڵتاک هەر کوڕێکی دیندار و خواناز بوو. هێرۆ: ڕاست دەکەی، بەڵام شەوان دەهات گوێی لەوانەکانی تۆ دەگر و زۆر حەزی بە ژیانی حەزرەتی موحەممەد بوو، هەرچەندە هێرۆ کاتێک ناوی پێغەمبەرمانی هێنا سەڵاواتی لێ نەدا، بەڵام ئێمە دەڵێن صلی الله عليه وسلم، چونکە کاتێک گوێمان لە ناوی پێغەمبەر موحەممەد بوو ڕاستەوخۆ سەڵاوات دەنێرین. ماکوان: باشە کێشەکە چی بوو؟ هێرۆ: دڵی پیس بوو، دەیوت دەبێ خۆت داپۆشی و حەزی بە هەندێک ڕەفتار بوو کە نۆرماڵ نەبوون. ماکوان: واتە چۆن نۆرماڵ و ئاسایی نەبوو؟ هێرۆ: وەک پێم وتی من زۆرم خۆش دەویست، بەڵام نەدەگونجا لەگەڵم، بە منی دەوت تۆ زۆر خۆت ڕوود دەکەیتەوە، نابێ بە دەنگی بەرز پێ بکەنیت، نەیدەهێش تێکەڵاوی خەڵک ببم. ئەیوت تۆ لە ناو مەزیسی پیاواندا قسە زۆر دەکەی، دەیوت بۆ دەرەوە بۆن لە خۆت مەدە، بە زۆر خەریک بوو نوێژی پێدەکردم،
پارەی دەنار بۆ هەژارەکان لە کوردستان، بیزانی بە هەرکەس هەژارە ڕاستەوخۆ پارەی بۆ دەنارد. منیش دەموت کێ ناڵت درۆ دەکا و زۆشتی تر بە مێشکم دەهات. ئەمانە هەمووی لە پاڵتاک لای تۆ فێر بوو، چونکە پێشتر خۆی وان نەبوو، بەڵام کە گوێی لە تۆ دەگر زۆر دەگۆڕا. سەیران خان: کاک ماکوان و هێرۆ چایەکەتان ساردەوە بوو، وەرن. ماکوان دەڵێ: منیش زۆر تووڕە بووم، ڕاستەوخۆ وتم: هێرۆ ئەو کاک سەروەرە دڵی زۆر پاک بوو، ئەو دڵپیز نییە، و ئەگەر خوشکی من یان خێزانی منیش بوویتایە بە دڵنیاییەوە لێم قبول نەدەکردی. تۆ ئافرەتێکی نۆرماڵ نیت و نەخۆشی. دەستی کاک سەروەر خۆش بێ کە جێی هێشتووی. تۆ کەی شایانی ئەوەی پیاوێکی وەکو کاک سەروەر هاوسەرت بێ؟ تۆ پێویستە یەکێکی شەیتان پەرز هاوسەرت بێ، ئەو ویستویەتی حیا و حورمەتی تۆ بپارێزێ، کەسی تۆ دڵی نۆرماڵ نییە. تۆ شایانی گوێبادانی و پێویستە عاقڵ بکرێ. ئەی چۆن لێت زیان نابێتەوە بە نیازی ببیتە دایکیش بەو شێوەی کە هەیت؟ هێرۆ: باشە ئابڕوم مەبە. ماکوان: ئابڕوو؟ ئەگەر ئابڕوود هەبوایە لەو کوڕە بەڕێزە زیان نابوویتەوە. دوایش بیت دەست لەگەڵ من تێکەڵ بکەی بۆ ئەوەی بیستەلمێنیت کە ماکوان درۆزنە، یاخود ئیسلام ڕاز نییە. کاک مستەفاش دەنگی بەرز کردەوە وتی: کاک ماکوان چییە، بۆچی تووڕە بووی؟ وەرنە ئێرە بۆ لامان. ماکوان: قوربان وە هاتمە خزمەتت. خات و هێرۆ تۆش ژمارەی تەلەفۆنی کاک سەروەرم بدەرێ. هێرۆ: کاک ماکوان تەلەفۆنی بۆ نەکەیت. ماکوان: بۆچی؟ بۆ ئەوەی لە لودبەرزی خۆت نەیتە خوارەوە؟ ئەگەر بمتوانایە و پێم بکرایە دەم ناردی بۆ ئەوەی دەستی سەروەر ماز بکەی. با بڕۆین دابنیشین لای ئەو میوانانە و قسەیەکش لەسەر ئەو باسی تۆش دەکەین دواتر. هێرۆ: کاک ماکوان با مامە موستەفا ئەم شتانە نەزانێ. ماکوان: خوای گەورە ئاسانی بکە. چوونە لایەن و هەمووان پێکەوە دانیشتین و جارێکی تروتم یاخوا بەخێر بن. موستەفا: کاک ماکوان لەگەڵ کاک عەلی قسەمان کردووە و بڕیارم داوە هەرچی پەیکەر و مەشروب و ئەوەی کە حرامە لە ماڵەکەدا لای بەرین. بە پشتیوانی خۆدا منیش ئیتر نوێژ دەکەم و مەشروبیش ناخۆم و ئەو شارەش بەجێ دەهێڵم، خانووەکەم دەفرۆشم و دێم لەم شاری ئێوەدا خانوویەک دەکڕم. ئەی کاک ماکوان، وامزانی عەلی لە شارەکەی ئێمەیە، کەسی ئەویش لێرە دەژی. عەلی خۆی ئاشکرا کردو، منیشی بە درۆ خستەوە. ناچار وتم بەڵێ لێرە دەژی، بەڵام جاروبار دێت بۆ شارەکەی ئێوە و ئەو کاتیش لەوێ بوو. عەلی هات بۆ لام و وتی: ماکوان وەرە ئیشێکم پێتە. بۆیە ڕۆشینە ژوورێکی تر. عەلی: ماکوان ئاساییە داوای عەزیزە بکەم لە عەموو موستەفا؟ ماکوان: عەلی حەیامان نەبێ، چونکە کلتوری ئێمە وا نییە. ئینجا عەزیزە نییە، ئەو ناوە خۆشت بووە سەقەت کرد. ناوی ئازیزە، بە پیتی ئەلیف دەست پێ دەکا، نەک پیتی عین. ئینجا عەموو موستەفای چی؟ چەند کاژمێرێک لەمە و بەرحەسقیل بوو، ئێستا کوێ ڕەبوو بە عەموو؟ عەلی: باشە بەس داوای دەکەم لە باوکی. ماکوان: عەلی ئاخر تەنها شەوێکە ئێمە لەگەڵ ئەواندا بووینە بە ناسیاوی یەکتر و ژیانی تۆ ئەو کسە بەیەکەوە ناگونجێ. ئەو هیچ ئیلتیزامێکی نییە و تۆش جنۆکە ڕەفیقتە. بیر لەوە مەکەرەوە جارێ، با بزانی ئەمانە کێن. کێشی زۆربەی کەس ئەوەیە هەر کسێک دەبینن جوان بێت یەکسەر دەیخوازن. ئاخر وا نابێ عەلی گیان. عەلیش سەرچاوی دا بەیەکدا وتی: باشە. ڕۆژین دانیشتنەوە کاژمێر 11 شەوە و عەلی داوای ئیزنی کرد بۆ ئەوەی بڕواتەوە بۆ ماڵەوە، بەڵام من حەزم نەدەکرد. وتم: عەلی مەڕۆ، من و تۆ لەم ژوورە دەبین. بەڵام بە قسەی نەکردم و ڕۆشت. لای دەرگاکەش پێمی ود ماکوان عەزیزەم بۆ مارە بکە. وای دەزانی من وەلی ئەمری ئەوم. من نوێژی عیشام نەکردبوو، بۆیە داوام کرد لە کاک مستەفا و بەختیار کە بەیەکەوە نوێژەکانمان بکەین. هەڵسایم بۆ نوێژکردن و وتم: کاک بەختیار فەرموو نوێژ بکەین. بەختیارش وتی: قوربانت بم، سوپاست دەکەم. وای دەزانی داوەتی یەکەم. ماکوان: مامە بەختیاریانی نایکەی جەنابەت؟ بەختیار: نەخێر بۆ جارێکی تر. ئێمەش نوێژمان دەست پێ کرد لەگەڵ کاک مستەفادا و بە دەنگی بەرز سوورەتی فاتیحە و سوورەتی زلزالم خوێن. دیسانەوە قیژە لە ئازیز بەرز بۆیەوە. باوکی نوێژەکەی بڕی و منیش بەردەوام بووم. دوای ئەوەی نوێژم تەواو کرد ڕاستەوخۆ تەلەفۆنم کرد بۆ عەلی. ماکوان: عەلی ڕاکە ئازیز ئەقیژێنێت دووبارە. ماکوان ئەڵێ نازانم چۆن بوو، چەند خولەکێکی نەبردای لە دەرگاکە وتی بیکەرەوە من عەلیم. ماکوانش پێیوت: عەلی کاتێک من کارم پێتە تۆ لە یەمەنی، بەڵام کە بۆ ئازیز بانگم کردی بووی بە عەفرید. عەلی ژووتی: باشە یانی بگەڕێمەوە؟ ماکوان: نا دەوەرە دەی ماڵەکەت پڕ کردووە لە جنۆکە دەریان بکە بۆم. هاتە سەرەوە و سڵاوی کرد و ئازیزیش لە باوشی باوکی بوو. عەلی:
ماکوان بەتانیەکی پێدا بدە، دواتر بە دەنگێکی خۆش ئایەتل کورسی خوێن و هەندێک ئایەتی لە سوورەتی تەها خوێن و کۆتایی سوورەتی بەقەڕەی تەواو کرد، بەڵام ئازیز چرکەی نەبوو. ماکوان: منیش بۆ خۆشی وتم دیارە لەسەر سامت دادناوە. عەلی: بەخوا ئەمیش زنۆکە و شتی تێدانیە و بە قەستی وا دەکا. ماکوان: یاری چەقۆکەی لەگەڵ بکەینەوە دووبارە؟ عەلی ژووتی: نا بەخوای گوناحە. ماکوانیش ئەڵێ: قاقای پێکەنینم لێدا و کاک مستەفاش تەماشای دەکردم و بە چاوێک تەماشای ئازیزم کردو ئەویش تەماشای دەکردم. مستەفا: کاک ماکوان ئەوە بووە پێدەکەنی چی بووە؟ ماکوان: ئەمیش وەک هێروی پوری درۆی کردووە. مستەفا: واتە زنۆک و شتی وان نییە؟ عەلی ژووتی: نا، ئاسەوارێکی وای تێدا نییە کە زنۆکە لە لاشەی دابێ. ماکوان: ڕوون کردە عەلی و ئەوم بۆ باس کرد، وتم ئەو ئافرەتە نەخۆشە و ئازاری هەیە، بۆیە بەم هۆکارە دەری دەبڕێ. عەلی ژووتی: چۆن دەزانی؟ ماکوان: ئێمە لەوانی دەروون ناسی خوێندومانە کە کەسێک ئازارێکی هەبوو بەڵام نەیزانی چییە، بۆ ئەوەی لەو ئازارە ڕزگاری بێ هەر کەس ببینێ نەخۆشیەکی هەیە وا هەز دەکا ئەویش ئەو نەخۆشیەی هەیە. ئەمەش حاڵەتێکی ئاساییە. ئەم کسە ئازارێکی هەیە و لەتاو ئەو ئازارە لاسایی دایکی دەکاتەوە کە جنۆکەی تێدا بووە، بەڵام ئەم قسەی من بە ئەگەری 140 ڕاستە و مەرز نییە، لەوانەشە هەڵە بم. عەلی: تاقی دەکەینەوە. بە نەرویزی کەوتە پرسیارکردن لە ئازیز. عەلی: ئایا هیچ ئازارێکت هەیە؟ ئازیز: بەڵێ، سکم دێشێت. عەلی ژووتی: پێشتر چوویتە بۆ لای دکتۆر؟ ئازیزی ژووتی: بەڵێ. عەلی ژووتی: پێیان وتووی چیتە؟ ئازیز: گورچی لەو گەدەم تەواو نییە. عەلی: ماکوانگیان قسەکەی تۆ ڕاست دەرچوو، دۆخەکەیان بۆ باس بکە. ماکوانی ژووتی: ئازیزی خوشکم تۆ نەخۆشی و بڕۆ لای دکتۆرەکەت و تەواو. ئینجا بانگی عەلیم کردو لە تەنیش کاک مستەفا دامنا و هەمومان دانیشتین و منیش دەستم کرد بە قسەکردن. بە عەلیم وت ببوورە کە بە کوردی قسە دەکەم، بەڵام وردە وردە بۆ دەکەم بە عەرەبی. عەلی ژووتی: نا، ئاساییە، تۆزێک کوردیش تێدەگەم. ماکوانیش ئەڵێ بە عەرەبی بە عەلیم وت: عەرەب دەڵێ هەتا 40 ڕۆژ معاشەرەی قەومێکت کرد دەبیت بەوان، تۆ ئەو یاسایەشت تێکدا. لەو کاتەدا عەلی مۆڕەی لێ کردم، ڕوون کردە هێرە و وتم: هەرکەس بڕوای بە خودا نەبێ کافرە، واتە لە جەهەنەمدا دەمێنێتەوە بۆ هەتا هەتایی. خوای گەورەش قورئانی بە فریشتەکاندا ناردووە بۆ پێغەمبەر موحەممەد صلی الله عليه وسلم، ئەویش بۆ ئەوەی قیامەتمان پێ بناسێنێ کە دوا ڕۆژمانە و بۆ هۆکاری قەزا و قەدەر کۆی کردوینێتەوە لێرەدا. ماکوان: سەیران خان، پێشتر ژیانت چۆن بوو؟ سەیران خان: هەمیشە لە دڵە ڕاوکێدا بووم و بەردەوام دەدوت تۆپەڵێک موو لەسەر دەم و قورگ و زمانمە و کە دەخەوتم وام دەزانێت سنگم 5 کیلۆی لەسرە. هەرگیز حەزم نەکردووە گوێ بۆ قورئان بگرم، بەڵام ئەمڕۆ کە گوێم لە ئێوە بوو دڵم ئاوی خواردەوە و هەز بە سووکی لاشەم دەکەم و حەز دەکەم مرۆڤێکی ترم. ماکوان: زۆر باشە. ئەی کاک مستەفا، دوای ئەوەی کە یەکترمان ناسی و ئەو ڕووداوانە ڕوویدا، بارودۆخت چۆن بوو؟ مستەفا: کاک ماکوان، ئەوەی من بینیومە یاخوا کەس نەیبینێ. هەمیشە ماندوو بووم و تەنها بە مەشروبیش دەخەوتم. هەمیشە لە ناخۆشیدا بووم و ژیان ڕەش ببوو لە بەرچاوم. ئەم شەو لە هەموو ڕۆژێکی پێشترم ڕووناکترە. ماکوان: یعنی بەم چەند کاژمێرە ئاوا ژیانت گۆڕا؟ هەردووکیان پێکەوە وتیان بەڵێ. ئەی ئاواز خان و کاک بەختیار، ئێوە چی دەڵێن؟ ئاواز: کاک ماکوان، من دایکم و باوکمم خۆش دەوێ، بەڵام هیچ نازانم نە لە ئاین و نە لە پەرستن، نە دایکم فێری کردوم و نە باوکیشم، بەڵام گرنگ ئەوەیە هەمومان ژیانمان خۆش بێ، ئیتر من هیچی ترم ناوێ. بەختیار: لای منیش وایە، گرنگ ئەوەیە ژیانمان خۆش بێت و بێ کێشە بین. ماکوان: هەندێک قسە دەکەم بۆ عەلی وەردەگێڕم، چونکە عەلی تایبەتمەندە لەو کارە. خودای گەورە مرۆڤی بە جوانترین شێوە دروست کردووە و پاشان ڕێزی لێگرتووە و هەموو دنیای بۆ موسەخەر کردووە. ژیان و زەوی لە بەردەستی مرۆڤدایە. چۆن جنۆکە دەچێتە ناو لاشەی مرۆڤێک کە خودای گەورە بەو شێوەیە ڕێزی لێگرتووە، پاشانش زەوی و ئەم گەردونەشی لە بەردەستیدا داناوە و لە سەروی هەمویانەوەش فریشتەکان سوزدەیان بۆ باوکمان بردووە کە ئادەمە، واتە مرۆڤی ئیماندار و سەرڕاست لە فریشتەکانیش بەڕێزترە، کەواتە جنۆکە ناسێتە ناو لاشەی مرۆڤ و دابنیشێت تایدا وا بزانێ هۆتێلە. نا، بەڵکو بە هۆکاری وەسوەسە تەحەکوم بەسەر عەقڵی مرۆڤدا دەکا و پێت دەڵێ کە گوێ بۆ گۆرانی بگرە. تۆش بە قسەی دەکەی،
و پێت دەڵێ زینا بکە و تۆش بە قسەی دەکەی، خوددا پەنامان بدە پێت دەڵێ مەشروب بخۆ و تۆش بە قسەی دەکەی، کەواتە تۆ لە ڕێگەی شەهوەتی خۆتەوە ڕێگات داوە بە جنۆکەیەکی بێتوانە و شەیتانێک کە خودای گەورە دەفەرموێ هیچ دەسەڵاتێکیان نییە. ئەوە ئێمە دەسەڵاتی بۆ زیاد دەکەین لە ناو ژیانی خۆماندا. ئێوەی بەڕێز دەزانن ڕۆژانێک هەبووە مرۆڤ جنۆکەی بۆ خۆی موسەخەر کردووە، وەک پێغەمبەرمان سولەیمان سەلامی خوای لێبێ. پاشان کەسێک لە ناو مەزیسەکەیدا بووە کە خاوەن زانست بووە و لە جنۆکەکانیش بەهێزتر بووە و مرۆڤیش بووە. ئاەتەکە دەفەرموێت مرۆڤێک واتە باسی فریشتە ناکە، کەواتە مرۆڤ بە زانست هەموو شتێک بۆ خۆی موسەخەر دەکا، ئاسن و شاخ و دار و بەرد و کانزە و ئاسمان و زۆر شتی تر. عەلی ژووتی واتاسی شاخ و دار و بەرد و ئاسمان موسەخەر دەبێ، ڕوون نییە لەلام. پاشان چۆن ناسێتە ناو لاشەی مرۆڤ؟ ماکوان ئاسن موسەخەرە بۆ ئۆتۆمبیل و فڕۆکە و ئەو هەموو ئامێری تر کە بوونیان هەیە. شاخیش موسەخەرە بۆ هەموو ئەو تونێل و کانزایانەی کە دەرمان هێناون تێیدا و لە ڕووی زانستی جیۆلۆجیەوە زۆر شتشمان زانیوە. دار ئەو هەموو کەرستەی لێ دروست دەکەین لە کورسیەوە بیگرە تا دروستکردنی خان و هەروەها بەرد و سیمەنتۆ و قیر و زۆر شتی تریش. لەم ئاوا موسەخەرە. تێگەیشتی عەلی گیان سەبارەت بەوەش کە لە لاشەی مرۆڤەکەدا دابنیشێ و هەمیشە لە لاشەی دابێت و لە زیاتی ئەو قسە بکات و مرۆڤەکە بکاتە جنۆکە، ئەم شتە مەحاڵە. مەبەسمە کە بە مرۆڤەکان تاوانەکان دەکا کە خۆشی پێی خۆشە و ڕێگای کردوتەوە بۆیان، بۆیە ئەقڵ و دەمی موسەخەر بووە بۆ جنۆکە. عەلی ژووتی ببوورە ڕاستەکەی وایە. ماکوان کەواتە ئێمە بەدەستی خۆمان ڕێگە دەکەینەوە بۆ هەرسی شەیتان و جنۆکە و ڤایرۆس و پیسیە بۆ ئەوەی بێتە ناو لاشەمان، وایە یاخودنا؟ عەلی بەڵام جنۆکە و ڤایرۆس و بەکتریا جیاوازن، ئەوە بزانە. ئەگەرمە بەسە ڕەئیەکەی شێخ محەممەد ڕەزایە لە تەفسیری منارەدا کەوا دەڵێت ئەوانەی پێکاوە. ماکوان نا من ناڵێم ڤایرۆس یاخود بەکتریا، بەڵکو مەبەستی من ئەوەیە هەڵبەت بەکتریای سوود بەخشیش هەیە، بەڵام چۆن ڤایرۆس و بەکتریا زیان بەخشە. مەبەستەکەم ئەوەیە ئەوانش مەخلوقی خوددان و ئەگەر پارێزگاری لە خۆمان بکەین هیچ توانە و دەسەڵاتێکیان نییە. چۆن نەخۆشی دەرمانی هەیە ئەم جنۆکەیەش دەرمانی هەیە. بە نسبەت تەفسیری منارەوە شێخ محەممەد ڕەزا ناڵێت جن ڤایرۆسە، هەر ئەو قسەیە دەکا کە من لێم وەرگرتووە، واتە بە دەرد دایدەنێ کە خۆمان هۆکارین بۆ توش بوون. هێرۆ کاک ماکوان ئەی بۆچی لە ئەوروپا کەس باسی جنۆکە و ئەو شتانە ناکە؟ بۆچی هەر لە ناو موسڵمانەکاندا هەیە و دەسێتە ناو لاشەمانەوە؟ ماکوان ئەم قسەی تۆ هیچ ڕاز نییە و توشبوون بە نەخۆشی مەسی جنۆکە ڕێژەکەی لە ئەوروپا زۆر زیاترە بە بەراورد بە وڵاتانی موسڵمان. لێرە لە ڕووی زانستیەوە مامەڵە ناکەن لەگەڵ جنۆکەدا، بڕوایان پێی نییە. نمونەش وەکو تۆ. بەڵام من و ئەم عەلی یەمەنیە کە دانیشتووە لێرە بۆ ئەوی بزانین چەند حاڵت هەیە لە ئەوروپا لێ کۆڵینەوەمان کردووە کە زیاتر لە سەدان هەزار کەس توشبووی ئەو حاڵەتن و دەناڵێنن بەدەستیەوە. هەروەها ئەهلی تایبەتمەندی ئەو کارە نییە لە ئەوروپادا کە خاوەن بڕوانامە بێ. تەنها عەلی لە ڕێگای کەسێکی نەرویزیەوە تاقی کردەوە، ئەویش بۆ لێکۆڵینەوەکەمان توانی جنۆکە لە لاشەی خزمێکی دەربهێنێ. کەم ڕۆژەیە لە ڕۆژنامەکان لەم وڵاتانەدا نەنووسن گەنجێک خۆی کوش، گەنجێک بەبێ هۆکار خۆی خنکان، هەموو ژیانیان خۆشە و پارەشیان هەیە. باشە نەتپرسیەوە بۆ سیوا دەکەن یان نابینی ئەو هەموو نەخۆشیە دەرونیە هەیە؟ کام شار هەیە لە نەرویج و سوید نەخۆشخانەی دەرونی تێدا نەبێ و بە سەدان کەسیشی تێدا نەبێ، وایە یان نا؟ هێرۆ وایە، بەڵام نەخۆشی دەرونین ئەوانە. ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە نەخۆشی دەرونین. ئایا نەخۆشی دەرونی سارەسەری نییە؟ هێرۆ ئەی چۆن سارەسەری نییە؟ ماکوان باشە لە ئەوروپا هەیە 16 ساڵە دەناڵێنێ بەدەست ئەو حاڵەتەوە. نمونەیەکی بەرچاویش. باشە کاک مستەفا دەتوانێت بە عەرەبی قسە بکە یاخود نا؟ هێرۆ ژووتی نا عەرەبی نازانێ. ماکوان کاک بەختیار کاتێک عەلی جنۆکەکەی لە لاشەی کاک مستەفا دەرهێنا بە چ زمانێک قسەی دەکرد؟ بەختیار وەڵا بە عەرەبیە قسەی دەکرد، ڕێک وەک پێشکەشکاری کەناڵی جەزیرە بوو. ماکوان وەڵامە چییە بۆ ئەمە خات و هێرۆ؟ ئەوە کاک مستەفایە لێی بپرسە بزانە عەرەبی دەزانێت یاخود نا؟ هێرۆ نازانم. ماکوان نازانم ڕەحەتی گیانە، بۆچی دانی پێدانانی؟ بەڕاستی و دروستی بڵێ ئەوە مەخلوقێکی ترە. بڕوا دەکەی حەسقیلم لە دەموساوی کاک مستەفادا بینیوە؟ مستەفا حەسقیل کییە کاک ماکوان؟ ماکوان جنۆکەیەکی ڕەفیقی منە و نازانم ئێستا چی لێ هاتووە.
مستەفاش ڕەنگی زەرد بوو کەوان وت جا لەبەر ئەوە بڕوابوون بە شتانە دەبێت زۆر ئاسایی بێ بەلاتانەوە ئەوەش بزان کە زنۆکە زۆر بێدەسەڵاتە مرۆڤ ئەوانی بەکارهێناوە پاشان پەیمانی خودای گەورەیە کە مرۆڤ زەوی ئاوەدان دەکاتەوە نەک مەخلوقی تر بەڵام من چی بکەم لەم سەردەمەدا مرۆڤ هەیە موسەخەر بووە بۆ ئاژەڵەکان لە زۆر جێگادا هەیە هاوسەرگیری لەگەڵ ئاژەڵەکاندا دەکەن یاخود مرۆڤ هەیە بووە بە کۆیلەی حەز و لوت بەرزی خۆی هەیە لاشەی جوان بووە بە عەبدی لاشەی خدا پەنامان بدات لەم کارانە ئافرەتیش هەیە بووە بە بەندەی جوانیەکەی خۆی و ئەمانە و چەندین نمونەی تریش هەن عەلی ماکوان من دەبێ بڕۆم کا زۆر درەنگە کاژمێر دویشەوە ماکوان فەرمو ئەخی عەلی مع ئەلف سەلامە عەلی ڕۆشت و هاتمەوە بۆ لای میوانەکان و تۆزی قسەی ترمان کرد و ویسمان بخەوین بەڵام لە پڕ لە دەرگا درا خوایە بەم شەوە کێ لە دەرگا ئەدا بانگم کرد کێ لە دەرگا ئەدا بەڵام هیچ وەڵامێک نەبوو چوومە دەرەوە و دەرگاکەم کردەوە کەس نەبوو هاتمەوە سەرەوە خەریکی جێگا دابەشکردن بووین بۆ ئەوەی بخەوین بەڵام دیسانەوە لە دەرگا درایەوە وتم کێیە بەڵام دووبارە وەڵام نەبوو بۆیە بە پەلە ڕام کرد بۆ لای دەرگاکە بۆ ئەوەی بیکەمەوە کاتێک دەرگام کردەوە کەس دیار نەبوو بۆیە تۆزێک وەستام دەرگای دراوسێکەمان کرایەوە وتی ماکوان من بووم دوو جار لە دەرگاکەتانمدا بەیانی دەچم بۆ کار ئێوەش دەنگە دەنگتان زۆر بووە تکایە تۆزێک هێمنتر قسە بکەن ماکوانش دەڵێ منش داوای لێبوردنم لێ کردو وتم ڕاست دەکەی میوانم هەیە ئەم شەو بەڵام ناهێڵم دووبارە ببێتەوە هاتمەوە لای میوانەکان و ئاگادارم کردنەوە کە دراوسێکم بووە هەموو چوونە ناو جێگا بۆ خەوتن بەڵام شەو من خەوم لێ نەکەوت بۆیە لاپتۆپەکەم ڕۆشن کردەوە و پاڵتاکم کردەوە و نامم نار بۆ هاوسەرەکەی هێرۆ پەیامێکم بەجێهێش کە بە زووترین کات پەیوەندیم پێوە بکە پاشانیش خەوتم بۆ بەیانی سوپاس بۆ خودا بە ئاگا هاتین و کاک مستەفا وتی ماکوانگیان بۆ نای بەیەکەوە تا ماڵی ئێمە بڕۆین هەرسی مەشروبە بیدەم بە نەرویجیەکان و ماڵەکەشم پاک بکەینەوە ماکوان ئاساییە لە خزمەتت دام بەڵام بۆسی مەشروبەکان دەدەی بە نەرویجیەکان و خۆت تاوانبار دەکەی بۆ فڕی نادەی لەبەر خاتری خودا یان دەی ڕێژین و شوشەکانی فڕێ دەدەین مستەفا تۆسی بڵێیت هەروە دەکەین چوین بۆ ماڵی کاک مستەفا و هەرسی وێنەی ئافرەت و پەیکەر و مەشروب و فڕێماندا مەشروبەکانم ڕژاندە ناو توالێتەکە پاشان باڕەکەیم کرد بە کتێبخانە و زیاد لە 10 کتێبم لەگەڵ خۆمدا بۆی هێنابوو و هەروەها قورئانیشم بۆی هێنابوو سوپاس بۆ خودا نانی نێوە ڕۆمان خوار و دواتر عەرزی کاک مستەفا و خێزانەکەیم کرد کە خودای گەورە مرۆڤی خۆش دەوێت ڕاستە بۆ بەندایەتی دروستی کردووە بەڵام بەندایەتی لە ئیسلامدا تەنها نوێژ و ڕۆژ و حەج و زەکات نییە بەڵکو هەموو کارێکی باش لە ئیسلامدا بەندایەتیە نوێژ و فەرزەکانی تر بەگشتی دروشمە ئاینیەکانن دەنا هەموو کارێکی موسڵمانان بەندایەتیە خودای گەورەش پێویستی بە نوێژ و ڕۆژوەکانمان نییە بەڵکو ئێمە لە ڕێگای نوێژ و بەندایەتی کردن و ڕۆژوەکانمانەوە خۆمان نزیک دەکەینەوە لە خودای گەورە و ئەوەی پارێزراو بین لە فتنەی شەیتان و تەنانەت مرۆڤە شەیتانەکانیش جا سەیران خان سحر و جادو ئەم کارانەش هەر بەدەستی خودای گەورەیە و ئەگەر ویستی لەستر نەبێت ڕوو نادا هێرۆ باشە کاک ماکوان واتە خودا ڕێگەی داوە ئەو سحر و جادوانە بکرێ ئەگەر وانییە خودای گەورە بۆچی خۆی لە ناویان نابا ماکوان لەبەر ئەوەی تۆ بێ باوەڕی تو لێی تێ نەگەیشتووی هێرۆ واتە چۆن ماکوان بۆ ئەوەی بزانی هەر کەسێک لەم ژیانەدا دینی نەبوو هەر کەس هەڵسا یاری پێدەکا چونکە بێ ئامانجە لەم ژیانەدا و زۆر بێهودەیە ژیانی بەگاڵتە و گەپ و پێکەنین و گۆرانی دەباتە سەر و هەرچی کردووە و کۆشیوە لە بیری خۆی دەباتە و تەنها خۆی مەشغوڵ دەکا یان بڵێم ئەوێ خۆی سەرقاڵ بکات تا ئەو کاتی دەمرێت و مردن ڕێگای لێ دەگرێ هۆ کارەکەی تۆش کە ئەم پرسیارە دەکەیت و خەڵکانێک ناتوانن وڵامی بدەنەوە ڕاستەوخۆوە دەزانی زۆر زیرەک و تایبەتمەندی لە کاتێکدا کەوا نییە تۆ نازانی خودای گەورە هەرسی لەم بوونەدا هەیە دروستی کردووە واتە خاڵقی هەموو شتێکە لەم گردوونەدا بە سحر و شەیتان و هەرچی خراپەشە دڵنیا بە خودا دروستی کردووە بەڵام ئەوەی کە تۆ نمونەی وەک تۆش لێی تێناگات ئەوەیە کە خودای گەورە ئەمری بە خراپان نەکردووە واتە ئازادی داوەتە دەست مرۆڤ و مرۆڤەکان خۆیان دەتوانن هەڵی بژێرن یاسای نێو مرۆڤەکانی ژوایە کە ئازادن لە هەڵبژاردننی چاکە و خراپە بۆ نمونە فریشتەکان یاسایان وایە هیچ خراپەیەک ناکەن چونکە ئەوان ئازادیان نییە
بەڵام کە خودای گەورە ڕێزی لە مرۆڤ گرتووە بە هۆکاری 5 خاڵە. یەکەم ئازادی داوەتێ، دووەمش ئەقڵی پێبەخشیوە، سێمش قورئانی بۆ ناردووە، چوارەمش پێغەمبەرێکی ناردووە بۆ ڕوونکردنەوەی قورئانەکە، پێنجەمیش سروشت و فیتڕەتی پاکی داوا بە مرۆڤ هەر لەسەر ئەو ئازادی و ئەقڵ و قورئانەیە کە پێغەمبەرشی بۆ ڕەوانە کردو و سروشتی پاکی داوەتێ و لێپرسینەوەی لەگەڵ دەکا. هیچشی لە نێو چەوانی مرۆڤەکان نەنووسیوە وەکو چۆن کە پیرێژنەکان باسی دەکەن، بەڵکو خودی مرۆڤەکە خۆی هەڵی دەبژێرێ. بۆ نمونە سحر و جادو هیچ توانایەکی بەسەر مرۆڤدا نییە. ساحر و جادو بازەکە هەردووکیان دوو سەگی دڕی بەستراون و خودای گەورە بەستوینێتەوە. تۆی مرۆڤیش ئازادی و ئەقڵ بەکار ناهێنی و گوێ بۆ قورئان ناگری بۆ ئەوی بزانی خودای گەورە چۆن ئامۆژگاری دەکا. شوێن کەوتوی پێغەمبەرەکەشن نی، پاشان سروشت و فیتڕەت و ناودڵ و دەرونی خۆت پیس دەکەی و دواتر دەڵێی بۆچی خودای گەورە ئەم شتانەی دروست کردووە، یا خۆت شەکر دەشکێنیت و دەڵێی لە نێو چەوانم نووسراوە. تۆ خۆت ئەڕۆیتە بەردەم سەگەکان، خۆت بە ئازادی دەڕۆیتە بەردەمیان بۆ ئەوەی بتخۆن. لە کاتێکدا ئەگەر ئازاد نەبوویتایە وەک ئەو مولحید و بێباوەڕانی کە لە دین نازانن دەڵێن ئێمە هەموو شتێکمان لە نێو چەوان نووسراوە. خۆ ئەگەر خودای گەورە ئاگاداری نەکردینایەتەوە لە کارە خراپەکان، حەقت بوو بڵێی بۆچی خودای گەورە لە ناویان نابا. یان من هیچ زانیاریم نەبوو بەرپرز نیم لێ، بەڵام ناتوانی وا بڵێ چونکە خودای گەورە پەیامێکی ڕوونی بۆ ناردوین. من دەمەوێت پرسیارێک لە تۆ بکەم. هێرۆژ وتی فەرموو ماکوان، باشە ئێستا کی ڕێگەی لە تۆ گرتووە هەڵسیت و نوێژەکەت بکەی، ئەقڵت یان ئارەزوود یان تەمبەڵی یاخود خودا؟ هێرۆ من خۆم بڕوان پێی نییە و ئەقڵم نایبڕێ. ماکوان زۆر باشە، خۆ گومانی تێدا نییە هەمومان دەمرین، وایە یاخود نا؟ هێرۆژ وتی وایە. ماکوان ئەگەر پاش ئەوەی مردیت و بینیت خودایەک بوونی هەیە و قسەکەی تۆش هەڵە دەرچوو، لەو کاتەدا چی دەڵێ؟ هێرۆ دەڵێم عەفوم بکە. ماکوان بەڕاست لە ژیانتدا سوزدەیەکت نەبردووە بە قسەت نەکردووە و سەڵاواتێکت نەناردووە بۆ پێغەمبەرەکەی، هەروەها ڕۆژوویەکت نەگرتووە. پێت وایە هەروە ئاسانە تۆ بە قسەی خاوەن کارەکەت ناکەی لەسەر ئیشەکەت چیت لێ دەکا کە لەوانەیە 10 ساڵ بێت کارت بۆ کردبێ؟ هێرۆ بێگومان دەرم ئەکا. ماکوان ئەو خودایی وا نزیکەی 30 ساڵە چاوەڕێت دەکا، هەموو شتێکی پێداوی لە ئەقڵ و جوانی و زیرەکی و پارە و لەش ساغی و هەتا دوایی کە چوویتە بەردەمی مستحق بەوەی لێت خۆش بێ خۆی دروستی کردووی. مادام بڕوات پێی نییە دەبێت تەحەمولی ئەوەش بکەی کە بچیتە جەهەنم. ئەوە من پێت دەڵێم خودای پەروەردگارت هەیە، تۆ دەڵێی من بڕوام نییە، کەواتە خۆت بەرپرسی لۆمەی کەسیش مەکە. هێرۆ ئەی جنۆکەیەک بۆ نەهاتە ناو لاشەی من تا بڕوا بکەم. ماکوان تۆ خۆت جنۆکەی شەیتانەکانی، ئیشی چییە بە تۆ؟ ئەوەی ئەو دەیکات تۆش دەیکێ، ئەو دەیەوێ لاشەت دەربخەی. ئەوەتانێ بەرامبەر منیش دانیشتیت و زلەکان شت شیاو نین، هەروەها جگەرە دەکێشی و سەما دەکەیت و خوددا ناپەرستی، بەندایەتیش ناکەی. تۆ بۆ خۆت نوێنەری شەیتانەکانی. جنۆکە بێ بۆ لای تۆ چی بکە؟ من پرسیار دەکەم، ئەگەر بە تۆ بڵێم پێناسەی شەیتانم بۆ بکە کەسی دەوێت لە مرۆڤ، تۆ چۆن پێناسەی دەکەی؟ هێرۆ ماکوان دەزانی تۆ زۆر قسە ڕەقی؟ خۆت بەچی دەزانی؟ ئەو مافەت نییە بەو شێوەیە قسە لەگەڵ من بکەی. ماکوان وەڵامی پرسیارەکە نەدامەوە خۆت دەرباز کرد بەوەی من قسە ڕەقم. بە دڵنیاییەوە ڕاست دەکەی من قسە ڕەقم، بەڵام لەسەر حەقم. پێناسەی شەیتانیش تۆیت، بە دڵنیاییەوە شەیتان تۆی. ئەگەر تووڕەشی بڕۆ یەک تەنەکە ئاوی سار بکە بەسەر تا با هێ من ببیتەوە. سەیران خان ماکوانگیان قسەکانت ڕاستە، هێرۆ خوشکە زای منە و من دەیناسم زۆر بێدینە. ماکوان بەڵێ دەزانم بە ئاشکرا بە منیشی وتۆ و نەیشاردۆتەوە. کاک موستەفا یەک پرسیارم لێت هەیە، ئێمە چی بکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەو حاڵەتە بەسەرماندا نەیاتەوە؟ ماکوان من نمونەیەکت بۆ دەهێنمەوە، هیوادارم لی تێ بگەی. ئەگەر تێنەگەیشتی کاک موستەفا تکایە چەند جارێک پێم دووبارە بکەوە. موستەفا فەرموو کاک ماکوان. دەگێڕنەوە جارێکیان پیاوێکی خواناس و یەکتا پەرز بوونی هەبوو، هەڵسا بەوەی بسێت دارێک کە خەڵکی دەیان پەرز بیبڕێتەوە. وتی ئەمە هاوبەشدانان و شیرکە، با بچم ئەو دارە ببڕمەوە خەڵک لەم کوفر و هاوبەشدانانە ڕزگاری بێ. بەڵێ تەوری هەڵگرتو لە ڕێگادا شەیتانی لێ پەیدا بوو لەسەر شێوەی مرۆڤێکدا و شەیتان پێیوت پیاو چاکی خودا بۆ کوێ دەڕۆی؟ پیاو چاکەکە دەسم ئەو دارە دەبڕمەوە کە خەڵکی تووشی فیتنە و کوفر و هاوبەشدانان بۆ خودای گەورە کردووە.
شەیتان جا تۆ حەقت چییە بەو کارەوە کاکە؟ حەقت نەبێ ئەم خەڵکە بە تۆ چاک ناکرێ. جا کاک مستەفای بەڕێز شەیتان یەکەم کاری ئەوەیە کە دەڵێ تۆ حەقت نەبێ بەسەر خەڵکیەوە بۆچی خۆت تووشی کێشە دەکەی. پاشان کابرای پیا و چاکیش وتی نا من هەردەی بڕم چونکە ئەوە شرک دانان و کوفرە واز بە لەسرم بیبڕم. شەیتان پیا و چاکی خوددا واز لەو کارە بهێنە و من هەموو ڕۆژێک 2 دینارت دەدەمێ بەرامبەری ئەویش بۆ ئەوەی تووشی کێشە نەبیت و دارەکە نەبڕی. کابرای پیا و چاکش وتی باشە و هەڵخەڵەتا و لە پێناو پارە بە قسەی شەیتانی کرد. چەند ڕۆژێک تێپڕ بوو شەیتان پارەکەی بۆ ئامادە کرده بوو بەڵام دواتر شەیتان دەنگی نەما. کابراش دووبارە هەڵسا و تەوری هەڵگر بۆ ئەوەی دارەکە ببڕێتەوە. لە ڕێگادا دیسان شەیتان لەسەر شێوەی هەمان پیاوی پێشوو لێ پەیدا بۆیەوە و پێیوت بۆ کوێ دەسی. پیا و چاکەکە دەسم دارەکە دەبڕم. شەیتان ناتوانی ئەو کارە بکەی. پیا و چاکەکە دەیکەم و دەڕۆم دەیبڕم. شەیتانش یەک پاڵی بە پیاوەکەەوە ناو خستی و تەورەکەشی لە دەستی وەرگر. پیا و چاکەکە باشە تۆ چۆن ئەوەندە بەهێز بووی لە کاتێکدا چەند ڕۆژێک لەمە و بەرجورئەتی ئەوەت نەبوو. شەیتانیش وتی ئەو کاتێک کە یەکەم جار هاتی دارەکە ببڕی لە پێناوی خودا بوو بەڵام ئێستا لەبەر پارە دەتەوێ بیبڕی بۆیە کارەکان لە هیچ کاریگەریەکی نییە. جا کاک مستەفای بەڕێز و سەیران خان تکام وایە کارەکانتان لە پێناوی خودا بێ و شەیتان و هەرسی خراپەکاری سەر زەوی هەیە لە تەوحید و یەکتاپەرستی دەترسن. ئێوەش بە تەنها خودا بپەرستن سەرکەوتووی دنیا و قیامەت دەبن و لە پێناو ڕازیکردنی ئەو بژین و بۆ زاتی بەرزی و پیرۆزی بمرن. ئەو کات هیچ کەس ناتوانێت زیانتان پێ بگەێنێ. مستەفا ماکوانگیان ئەم بەیانەیە عەلی هاوڕێت تەلەفۆنی بۆ کردم لە کاتێکدا لەناو ئۆتۆمبیلەکەی بەختیار بووم و لە ڕێگادا بووین. داوای ئازیزی کسمی کرد بۆ ئەوەی بیخوازێ. جاخۆشت دەزانین لێرە کچ خۆی خاوەن بڕیارە. منیش وتم با بە کچەکەم بڵێم و لەبەر خاتری تۆ خۆم چون قسەم لەگەڵ ئازیز کرد. ئەویش وتی شوو ناکەم بە عەلی زاتکایە تۆ لە زیاتی من وەڵامەکەی پێ بڵێ. ماکوان باشە بەسەر چاو من پێی دەڵێم. کەوای وت زۆرم پێ ناخۆش بوو بەڵام هیچ دەسەڵاتێکشم نەبوو. ئەگەر ئەو زەویە ساڵی تێدا بووایە ڕاستەوخۆ خۆم دەکرد بە ناویدا چونکە ئەوەندە تەریق بوومەوە. لە دوای ئەوەی کە هاتمەوە ژێر سفر زەڕەسی تەلەفۆنەکەم لەیدا و هەڵم گر. تەماشام کرد کاک سەروەرە کە هاوسەرەکەی پێشووتری هێرۆ بوو کە بەهۆی قسەکانی منەوە لەگەڵ هێرۆ جیا ببۆیەوە. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تاوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتین بە کۆتایی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.